پێبەخشی زۆرن. یەکێک لەوانە چیرۆکی مرۆڤانەیە کە لە پێناو مانەوەی سروشت بە سەلامەتی و پاراستنی ڕێژەی سەوزایی و زیادکردنی کاری زەحمەت ئەنجام دەدەن. سەربازی ون لاوقەیەن جارە ژیان و چیرۆکی سەرکەوتن و شەونەخۆنی کۆمەڵی کرێکاری باخەوان دەگێڕێتەوە کە ساڵانێکە دەستەکانیان لە سەوزکردنی و باخچە گشتیە ناوەستن. ئەو پیاوە تەمەنێکی زۆر و ڕوویەکی ماندوو لەشێکی شەکەت، بەڵام نافێکی جوان و هێز و بازووکی زۆر لە ناو ئەو لاشە شەکەتە ئیرادێکی گەورەی پێبەخشیوە تا خزمەت بە سروشت و شینکە بکات. ئەمن سبەینان لە باغەمەری مەمارە ئەوم وعدی خۆ ئەمە تەوەلودم شەمامەرە گوێر نعیە گوێر خەزان مەخموور وعدی خۆی لە پاش سەورەی بارمان کرد هاتینە گوندەک لێرەکانە تەندروی مەردار هاتینە وێنەری نەهات بوو هەتاوەشنێ برین لە پێشمەرگاتی هاتمەوە دە بارم هاتماوە لێر هەزرعاتم کردی و شنیایم کردم. سبەینان دێم سعات پێ هەرسم ناین دەخۆم بە شەش بەڕێ دەکەوم دێمە سەر ڕێمی ئەوەی بێمە ئێروکانە سەعەف سارێکی دەوێت دەدەخێ دەوێت دێم لێروکان لە هەفت پێنج دەخەلادەدا لەسەر شێسەرا پێیان دێمە ئێروکانەیە 2010 چارێک ئەفت و ئەوە ئەو بگارەگارە کەش لەوێ ڕاوەسێم کاکە بە خوار ڕێم دوورە. ئەو پیاوە خۆشەویستی کوردستان و شارەکەی وەرەی پێبەخشیوە کە زستانی سارد و باراناوی و هاوینی وشک و گەرم و ئەو ڕێگا دوورە لە گوندەوە بۆ شار ببڕێت کە بەشێکی بەپێ و بەشێکی بە پاس دەبڕێت. ڕۆژستەکەم دێم ئللا شەرما بنداران خاوین دەکەین و جای ئەوە دەکەین ئابدان دەکەین هەمیشە دەکەین هەرچی پێم ئابرێن دەی بیکە. ئێرە پارکی مناری هەولێرە. ئەو پارکە لە ساڵی 2005 بنیاد نراوە و دروست کراوە. ڕۆبەرێکی زۆری هەیە کە 73,000 مەتر چوارگۆشەیە. هەزاران دار و درەختی تێدا ڕێنراوە. هاتمە ئێروکانە تەقریبێکی سار لێ بوون دوای هاتمە ئێروکان لێرە مشکلیەوە تقریبا لە 2010 سارە هاتمە ئێرە ئەویت کە لێم ڕابەر 8 سار لێ بوو لە سامی عەبدوڕەحمانی لەش پارکی وێنەری پارکی گەورە گەرمابی و سەرمابی ئەو عارم خزمەتی ئەو داروبارەی دەکەن ئەو جا و گۆرە ئەو هەرسەد بری گەرمامان دێت کار لە گەرمایە نییە. ئەو دەستانە دامەزرێنەری چەندین پارک و باخچەن کە بە هەزاران دار و درەخت و گوڵ و گوڵزاریان لەخۆگرتووە. لێروکانە هەتی قەچینە بن گوران چا دەکەین گوران دەبڕین داری دەگە شکاوی بار دەکەین هەر شتێکی هەبی دێ پێمان دەکەین. گرێبەستم چەند سارە گرێبەست 5-6 ساڵی پێشمەرگاتی هەیە یان کەس هاویشتانە گۆمەیە من 1200 نەفەر ڕۆشتین ئەو سەربازی ون بە چیرۆکی ژیانی یەکێک لە باخاوانەکان دەست پێ دەکات. ئەو چیرۆکەش هەر لە ماڵەوە تا شوێنی ئەو خزمەتە دەستنیشان. بەگشتی کرێکارانی ئێمە خەڵکی هەولێرن کە لە هەولێر 90 خەڵکی هەولێرن لە هەولێر لەدایک بوون و لە هەولێر ژیاون و کارمەندی ئێمەنە ئێستا کارمەندی بەڕێبەرایەتی ئەندازی پارکان خۆیان تەرخان کردو بۆ خزمەتکردنی سەوزایی و ئەو سەوزاییەش وەکو منداڵی ساوا وایە دەبی لە هەموو کاتێک خزمەتی بکرێتن و هەر لەو ماوەی کرنتینە و نەخۆشی کۆڕۆنا کرێکارانی مە هەر بە بەردەوامی لە دەوام بوونە بە بەشانی برایەنی پێشمەرگە و کارمەندی ئاساییش هەر لە دەوام بوونە بەس کەمتر ناوی کرێکارانی ئێمە هاتیە چکە ئەو کرێکارانە سەوزایی ناتوانانی ڕۆژێک بتانی بەجی بێلید نەتوانی ئاوی بدەی یان خزمەتی نەکەی ئەوە دەفەوتێت وەکو منداڵی ساوایە.
ئەو کرێکارانش کە ئێستا لێرە ئیش دەکەن بە بەردەوامی ینی سێ تایم ئەمە کرێکارمان هەیە کار دەکاتن بەیانی ئێوارە شەو کار دەکەن لە بۆی سەوزایی وەک خۆی بینێتەوە تا خەڵک بێت ژینگەشی جوان ببینی پارکەشی جوان بینی تێدا باسیێتەوە. بەڕاستی خەڵکیش ئێستا زۆر باشترە لە ساڵانی ڕابرد و ناپێشتر زۆر پێوە هیلاک دەبین کە لە بە پاشماوەکەی لە دوای خۆی بەزیان دەهێشت. هەست بەوەی ناکەن کە مەزموحاک کرێکار پێوەماندی دەبی لە دوایوان خزمەتی ئەو شوێنەی دەکاتن بۆی ئەو هاپاک ڕاگیرایە ئەوان هەست بەوەی ناکەن. والله ئەوی لێرە عملە بئیش لێ بکاتن غەمخۆری هەیە هەموو غەمخۆری دارێک بشتی پێمان ناخۆش دەچین دەرێن کاکەوە دارە شکایەتەرەنتەر دێنین یان بە مراقبی دەرێن دەرێن ئەو دارەوە یان ئەوشتا ئەوها بووە ئەوە یان ئێرە تێنیە دەبێت دیکو والله کاکەم مالی دەبی لە کاتی گەرمایە ئیشکردن کوی برەی ئیشمان گرانە ئارێ بەچک ئەو غای بارکە دەبی ئیش لێ بکە. لەو گورانە زاروێ هەتا خین لە دەستمان دێتە خوارد ئەو گورە ناوی جای ناو دەردەین ناو پاکش دەکەینەوە ئەدی و قابلە بێماندی بوون دەبینە ئەوڵا کوی برەی ماندی ئەدە بەس بوویتە ئەو دارە غێر عملە کردی تێ ئەو داروبارە بەس بووی هەموو لە شانی مەیە دارێک بشتە دەی بسێ ئەو دارە بینینەوە ببڕیمانەوە بەرفرە ئەو دە لە زێشی دانێ دەبی قوتی بکە دەبی هەموو شتێک ئەوە هەموو لە سەملێ و عملێ. هەدیکو دارەکە ئەو دارە من هەموو دستانان دەبڕین ئەوی وها دشتی دەبرین خزمەت دەکەین ئەو هەتاوەش لێەوە زیاتر بەرەی بەستێتن باش بێت. ئارێ وەڵا ئەگە ئیشم لەوی حەز دەکەم هەموو ڕۆژێ ئەگەر ئیشەکی وها زەرۆنی بابینەکەەوە ناگەڕێم چ دەکەم من عادی ئەو پارکەیمە ئەو خزمەتی ئەو پارکەیتمان کرد. وەڵا هیچ فەرقێک لەگە من دارەک و لەگە ئەو داروبارێ لەبەر ئەو داروبارە تۆ زوبادە یەخی یعنی تێنی دەبی هەموو شتێکی دەبی ئەتۆ ئاگال لێبی لەسەر شانی مەیە لەسەر شانی مەیە ئاودان و ئەوە هەموو شتێکی بەێ زێ هەیە دەبینی ئەو گورە جا ئەوەندە هەستای دەبێت تو پاکژێکەوە لەبەر ئاوەکە ناڕوە ئاوی ناخۆت تێر ئاو ناویت دەبێ خزمەتەکەی ئەوە. لای ئێمە ئەو کرێکارانەی کە ئەو ئەرکەی دەکەن ئەرکەی زۆر پیرۆزە ئەو بڵێن ئەو ڕۆژانە کە ئەوانە دێنە سەرکارەکانی خۆیان هەم لەلایەنی کە بڵێن ئەرکەی نیشتیمانیە کە دەبینین بە تایبەتی لە پسپۆڕی کاری ئێمە کە کاری سەوزکردنی شارە چاندنی دار و نەمام و گوڵە ڕۆژانە کە دێتن ئەوە ئەرکەی نیشتیمانیە بێگومان کە تو دەچێ وڵاتێک دەبینی سەوزایی زۆرە هەم ژینگەکەی پاکترە هەم جوانترە هەروەها ئەرکێکی ئاینیشە چکە لە هەموو ئەدیانەکان هەمووی تەژیعی مرۆڤەکان دەکەن لە بۆ چاندنی دار و نەمام هەروەها ئەرکەی ئینسانیشە هەر هاوڵاتیەک هە کرێکارە کە دەبینی دارەی دەچینی یان ئیشی کرێکاری دەکە جگە لەوەی کە ڕۆژانەی خۆی قوتی ڕۆژانەی خۆی پەیدا دەکا دەبێتە هۆی ئەوەی کە لایەنی دەرونیشی ئاسو دەبیتن بۆیە لایمە کرێکار برین وەکو سەربازی وونە دەستخۆشی لە گشت کرێکارەکان دەکەم بۆ ئەرکی ڕۆژانەیە. بیدایەتی بەرهەمهێنانە چاندنی تۆ لە تۆ کە دەیچینی گەشەی پێدەی و دەیهێنی ناو پارکێک دەیچینی و خزمەتی دەکەی وزە خزمەت تەقلیمکردن بنچاکردن دانی سەمات دڕشاندن لە بۆی لە عەشەرات بیپارێزین یان لە زیندەوەر بیپارێزین و ئاودان بۆی گەشە بکاتن و هەتا ڕێژەی ئۆکسجین زیاتر بدات.
بەیانیان کە دێنە دەر سعات عەود دێن تا 12 ئێوەڕۆ لە سعات 12 ئێوەڕۆ تیمەشکە دێت تا 6 ئێوارە 6 ئێوارە بە 12 شەو بۆ خزمەتکردنی ئەو پارکە ئەوجە تەوزیح کرایە ستافی بەیانیانەوە بەس خزمەت دەکە خاوێن دەکاتەوە و بژار دەکە و مەچینەی لێ دەدە و مەچینەی فریزی لێ دەن تا فریزە بە جوانی ڕێک ڕابۆستیان هەر پێداویستی یان سەماتی لێ دەیان دەرمانی لێدا لەوەی سەوزایەکە وەکو خۆی بمینێتەوە ڕەنجی گەشاوە جوان بێ ستافی ئێواران ئەوە چاودێرە بەس چاودێری خەڵک دەکە خەڵک شت تێک نەدە و شت نەشکێنێتن ستافی شەوانیش ئاودانە و ئاودانی دەکەن لە بەروەی بە گەرما ئەگەر فریز ئاو بدرێتن ڕەنگەکەیش دەگۆڕێ زەرد دەبێ ئەوجە بە شەوان ئاودان دەکەن دوو تایم ئاودان دەکرێتن. پارکەکان ئێمە وەکو مندارێکی ساوایە کە ئێمە دەبی ڕۆژانە لەگەریان بین و خزمەتکردنی دارەکان بە شێوەیەکی ڕێکپێک کە دارەکان چا دەکەین و چەندین جۆرە ئیشی تێدایە وەکو ئاودانە بژارکردنە فریز بڕینەوەیە تاقیمکردنە هەم کەش و هەوایەکی خۆشە و هەوایەکی پاکە و بێزگەلەوەش کە هاوڵاتی کە دێتن زۆربەی گەشتاریەکان کە دێتن سەردانی پارکەکان دەکەن بەنسبەت پارکی منارە شێوەیەکی زۆر جوانمان هەیە لە تیمساع و لە باز و دۆلفینە و لەو شتانەیە کە ئێمە بەردەوام دەبین. بەشێک لەو کرێکارانەی کە لێرە ئیش دەکەن یان لەو کارمەندانەی کە لێرە ئیش دەکەن بەتەمەنن ئەمە زۆر شانازیان پێوە دەکەین چکە ئەمە لەوانەوە فێر بووین تا ئەمڕۆ دروست بکەین لەوانەوە فێر بووین کە گەیشتینە ئەم ڕۆژە دەتوانم برێم زۆر بەیان کە شۆڕشی ئەیلولیان کردێ و ئێستا کرێکارن وا خزمەتی ژینگە دەکەن دەتوانم بڵێم ئەنی تەمەنی 80 ساڵەوە ئێستا ڕۆژانە دێ خزمەتی ئەو دارەی دەکە خزمەتی ئەو پارکانە دەکاتن. شوێنی حەوانەوە حەسانەوەی گەشتیار و بەسەربردنی کاتی خۆش و سەیرانە ساڵانە دەیان هەزار کەس سەردانی و پارکە دەکەن لەبەر جوانی و پاک و خاوێنی سروشتەکەی و زۆری ڕوبەری سەوزایی و جوانی دار و درەخت و ئاو هەواکەی ئەو خزمەتەی ئەو کرێکارەکەی ئەو دارەی دەیکاتن لە خزمەتکردنی منداڵێک زۆر قورسرە چکە بێگومان کە مثلا منداڵێک تێنی دەبی یان برسی دەبیتن دەگرێت بەڵام ئەو دارە ئەگەر ئاوی نەدەی هیچ دەنجی لێوە نایەتن وشک دەبیت لێ دەبی ڕۆژانە چاودێری ئەو دارانە هەموو بکەن ئەرکەکە ئاسان نییە بەڵام بە خۆشحاڵیەوە کرێکارەکانمان لە ئەو زروفەی کە برێن پەتای کۆرۆنەش بووە لە کارەکەیدا نەبڕان و بەردەوام ڕۆژانە لە شەقامەکان لە پارکەکان خزمەتی سەوزایی شاری هەولێریان کرد. شوێنی ئەم پارکە ڕووبەرێکی ناتەندروست بوو کە پیسایی و سەبڵ و خاشاک دەوریدا بوو بەڵام لەسەر دەستیان پیاوە و هاوکارەکانی بوو بەم کارگە و سروشتە جوانی کە سوودی هێزگار زۆر بە دەوروبەر و مرۆڤایەتی دەگەێنێت. بەیانیان سعات حەفت دەست بە ئیش دەکەم لێرانە لە پارکی منارە بیدایەتی کە دێم دەست بە ئەوەی دەکەم ئاودانی دەکەم ئیش من هەر ئاودانە هەریەک و تەوزیع کرا ئیشەکان هەریەک و ئیش خۆی دەکاتن بیدایەتی بیری پێ دەکەم تەمەشایکی خەزانی دەکەم ئاو کەمە زیادە اینجا دەست بە ئیشی ئاودانەکەم دەکەم و تایمەری پێ دەکەم و هەتا سعات 9 و تایمەر دەگوژێتەوە ئەوجا تەنکەری ئاوێ دێ ئەو جیانێک کە ئاوی ناگاتێ بە تەنکەری ئاو دەدەین و لەگەڵ پیک و ئەو شتانە. ئاودان لە وەرز بۆ وەرز دەگۆڕدرێ لە وەرزی هاوینان زیاتر لە کاتی فێنچی دەیکەین لە وەرزی هاوینان لە بەهاران و پایزانیش لە هەموو کاتێک دەکرێت بەس وەرزی هاوینان زیاتر کاتەکەی فێنک بی ئاودان دەکرێتن ئێستا ستافی پارکی منارەی و پارکەکان بەگشتی ئاودانمان بە شەوانە لە دوای کاتژێر 6 ئێوارە تا 6 بەیانی ئاودان دەکرێت.
هەموو ئەو گرنگیان لەسەر دەستی و باخەوانانە بەدی هاتووە. بۆیە سەربازی ون ئەم جارە لە شاری هەولێر چیرۆکی چەندین کەسی باخەوان دەگێڕێتەوە. ئەو ژینگەی کە لە هەولێر دەبیندرێ طبیعی مەجموعەیەک سەربازی ونی لە دوایە وەکو کرێکاری ئەندازەی پارکەکان ئەگەر ئەوان نەبن ئەو سەوزاییە نابێت ئەوان هەوڵ نەدەن ڕێژەی سەوزایی بەلاخز لە نێو شاری هەولێر ناگە بەو ئاستەی بەر چەند ساڵێک لەمەوبەر دەتوانین بگەڕێنەوە بێنە ڕێژەی سەوزایی لە هەولێر نسبەی نەدەگەیشتە 103 ئێستاوە نزیکەی تقریبان 180ەیە. دەوری کرێکارەکان کاریگەری زۆرە لەسەوەی ئەگەر کرێکار نەبوو بیتن ئەو سەوزاییە ناگاتە ئەمڕۆ. بەگشتی خزمەتکردنی دارە کە تەقلیمکردنە و چاکردنی دار و ڕێکخستنی دار و شێوازی دار و ئاودانی دار یان فریز چاکردنی فریز و برینی و دانی سەمات و ڕێکخستنی فریز و گوڵ و درەخت بەگشتی ئیشەکانی نێو پارکەکان زیاتر ئەوانەیە زائیدەن پاکردنەوە ئەو پاشماوانی کە خەڵک دێ دادەنیشی پاشماوە بەجی دێلیتن پاشی دەکەینەوە یان خەڵک دێ و کورسی و شتانەکە دادەنیشی لەو ئالەتانە دەشتێتن چای دەکەینەوە ئەو ئیشەکانی پارچیە هەموو پارکێک بەگشتی و بەلاخست پارچی منارە. ئەوانە خۆبەخش و ژینگە دۆستن و هاوڕێ و دۆستی دار و درەختن. ئەو باخەوانانە وەک ژینگە دۆستێک ئەرکێکی مەزن بە شێوەیەکی گیانفیدایی ڕادەپەڕێنن. ساڵانێکە زەحمەتی دەبین و ماندوو دەبن لە پێناو زیندوو هێشتنەوەی سەوزایی لە ڕوبەرێکی 10,000 مەتر چوارگۆشە. کرێکارەکانی برێن بەڕێبەراتیمان دەتوانین ئەو لەقەبەیان پێ برێن کە سەربازی ون لەبەرچی چونکە لە کاتی کەرەنتین و کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بەبێ ئەوەی لە دەستگا ڕاگەیاندنەکانیش باز بکرێ ئەوان بە بەردەوام لە شەقامەکان کاریان کرد هاوشان لە گەبرایانی کارمەندانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ. وەرزی هاوین کرێکاری مە زۆر ماندی دەبن لە وەرزی هاوین بوهار و پاییز و هاوین ئەو سێ وەرزە زۆر ماندی دەبن لەبەرەوەی گەشتیار زیاتر سەردانی پارکەکان دەکا سەوزاوی زیانی پێدەگا ئەو جەدەبی تەعویزی ئەوەی بکەینەوە کە و سەوزاویە ڕێک بخەینەوە خاستن فریز خەڵک دێ لە ناوی دادەنیشی خەڵک دێ شت فڕە دەداتن یان پاشماوەی لە دوای خۆی بەجێ لێ خڕکردنەوەی و پاشماوانە لەو سێ وەرزەی زیاتر ماندیە لەوەی لە زستانان مەگەر ڕەشە بابێ لقی دارەکان بشتێنی دارەکان چاپ بکەین. زەحمەتی زۆرە ببینین لەناو سەوزایی ئیش دەکاتن دەیان زیندەوەری تێدایە یان لەناو جەزرانە ئیش دەکاتن جەزرەکان کە خەتوورەی سیارەی لەسەرە زەحمەتەکانی مە ئەوەیە یان دەرمانی لێدەدا ئەوە بەتەکید دەست کاریگەری هەیە لەسەر ژیانی خۆی. لە بەرەبەیانی زوو دەست بەکارەکان دەکەن ئەو شوێنەی بووە بە مەنزەڵگای ئەو کرێکارانە کە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە بواری ژینگە. ئەوانەی لە ئەندازەی پارکان هیچ دەکەن ئامانزمان خزمەتکردنی سەوزایی و زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ دروستکردنی کەشێکی خۆش و هەوایەکی ساف.
وەک منداڵی خۆیان گەشیان پێدەدەن و لە نەناوچووندیان پارێزن لە سەرەتادا وەک نەمام چاندویانن لە ئامێزیان گرتوون و ساڵ بە ساڵ زیاتر گەشە دەکەن و گەورەتر دەبن سوود و جوانی ئەو درەخت و دار و گوڵزارانە لە ئەستوێ مرۆڤانەی و چاودێریان دەکەن. گرنگی کارەکەیان زۆر گەورەیە خاستەمەکی گوتم لە پسپۆڕی کارەکەی خۆمان جگە لەوەی کە قوتی ڕۆژانەی خۆیتیان ئەو دارێکە دەچینن دەبێتە هۆی ئەوەی کە ژینگەمان پاکتر بیتن دەبێتە ئەوەی کە دەبتە هۆی جوانکاری شار ئەو دارەیە کە لە شەقامەکان دەبینیان ئەو گوڵ و نەمامانە ڕۆژانە کە دێن جگە لەوەی کە دەیچین و ڕۆژانە برێن زیادکردنی ڕێژەی سەوزاییە ڕۆژانە خزمەتی دەکەن و جوانی دەکەن و ئەوەی کە برێن ئەو گوڵە یان ئەو نەمامەی کەوا پێویستی بە تەقلیمیە بە جوانکردنەیە ڕۆژانە خزمەتی دەکەن. ئەم مرۆڤانە بەشێکیان تەمەنیان چەند جار هێندەی تەمەنی ئەو باخچە گەورەترە وەک منداڵی خۆیان گەشیان پێدەدەن و لە ناوچووندیان پارێزن لە سەرەتا وەک نەمام چاندویانن لە ئامێزیان گرتوون و ساڵ بە ساڵ زیاتر گەشە دەکەن و گەورەتر دەبنەوە وەک منداڵی خۆیان گەشیان پێدەدەن و لە ناوچووندیان پارێزن. بەڕاستی ئەو پیاوە پیرانی کە لێرە ئیش دەکەن لەبەر گەرما لەبەر ئەو ڕۆژە دەسووتێن لەبە ینی بخۆشیان تەمەنیان تەزاوزی کردیا ئەوەندا توانیان نییە بەس هەر کۆڵ دەدەن و بەڕاستی زۆر هیلاک دەبن ئەنی زۆر جار هەیە من چاوم بە کرێکارێکی بە تەمەن دەکەوێت زۆر دڵم لۆی دەستی ینی هاو تەمەنی باوکمە لەوانەیە لە باوکم گەورەتر بێ کە کار دەکاتن لێرکوانە بەڕاستی زۆر هیلاک دەبێت و بۆی خزمەتی سەوزایی بکە خزمەت بە ژینگە بگەینی. ئەمڕۆ عالەتێک بووە کرێکارێکمان بەربوویەوە کە لە کاتی ئیشکردن چێتە سەردار و بەربووتەوە ئەمڕۆ عالەتێکی وا بووە ئەنی ئەمە ترسی زۆرە یان لە جەزرا جارۆ بۆ کرێکار بووە سیارە لیداوە لە جەزرە بووە ینی فسفۆرمان لۆیدانەیە هەموو ئەوکان سیارە هاتیە بەسەر جەزرەی کەتیە و لە کرێکارێکی داوە لە سورعەتی سیارەکەی ئەو کاتێکەوەیشی دەکرد بەسەر جەزرەکەتیە ئەو عالەتانە زۆرە مەترسی زۆرە. ئەم پارک و بەخچانە لە سەردەم شارەکانی هەرێمی کوردستان وەک سەرچاوی سەرەکی و کارگەی بەرەمێنانی ئۆکسجین دادەڕێت جگە لە جوانی سیماکەی و دڵخۆشکردنی هەمووان و پاک ڕاگررتنی ژینگە و دەیان سوودیتر بۆتە هۆی مانەوەی مرۆڤایەتی بەهۆی دەردان و دروستکردنی ئەو ئۆکسجینەی کە بۆ هەناسەدانی مرۆڤ و مرۆڤایەتی بایەخەکەی هیچ بەنرخێک و بەهایەک ناخەمڵێنرێت. مادووبوونی ئێوە حەنەبەت تا بگرن و سەوزانی هەپارێزن پاک و خاوێنی ئێرکانە سەر شانی هەمومانە خانکەنەوە ئێمە مازوو دەبین ئێوەش هاوکاریماکەن با هەمومان پێکەوە ژینگەمان خۆش بێت با هەمومان پێکەوە کوردستانێکی نوێ دروست بکەین ڕێزی مادووبوونمان بگرن بیزبوونی ژینگە مەترسیە لەسەر تەندروستیمان. ئەوانە وەک خێزانی خۆیان ئەم دار و درەختانە لە باوەش دەگرن بۆی ئەم کارەیەکێکە لە ئەرکەکانی کە خزمەتکردن بووە بە دروستکردن و بنیانانیان باخچانە کە بە کارگەی ئۆکسجینی شاری هەولێر دادەڕێت. دەستخۆشی هەم لە کرێکارەکانی خۆمان دەکەین هەم لە ڕێکخراوەکانی ژینگە دۆستی و گشت ئەو کرێکارانەی کە برێن لە بواری ژینگە کار دەکەن جێی دەست و پەنجەیان دیارە هەروەکو دەبین ئێستا کە شاری هەولێر ڕێژەی سەوزایی بەرچاو دیارە لەگەر پارێزگاکانی دیکەی عێراق دەستخۆشیان لێ دەکەم کە ڕۆژانە بەبێ ئەوەی گلەییان هەبیتن لە بارودۆخەکە ڕۆژانە هەم برین ڕێژەی سەوزایی کە لە بەرنامەمان بۆ ئەو ساڵەکە 100,000 دار و گوڵ و نەمان بچین ئێستا کە تقریبان لەو 100,000ی ڕێژەکی زۆر کەممایە بە بەردەوام تاوەکو کۆتایی ساڵ دەگەین ئەو ڕێژەیە دەستخۆشیان لێ دەکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە گشت کرێکارەکانی لە بواری ژینگە دۆستی کار دەکەن پیرۆزە.